باشترین وەڵام بۆ تووڕەیی بێدەنجیە. تا زیاتر بەهای شتێک بدەین کە لە دەرەوەی کۆنتڕۆڵمانە، کۆنتڕۆڵمان لاوەستر دەبێت. تۆ دەسەڵاتت بەسەر مێشکتدا هەیە، نەک ڕووداوەکانی دەرەوە. درک بەم شتە بکە و بەهێزتر دەبی. چاکترین تۆڵەکردنەوە ئەوەیە کە وەک دوژمنەکەت دەرنەچی. خۆت لە ئێستادا قەتیس بکە. کاتێک بەیانیان هەڵدەستیت، بیر لەوە بکەرەوە کە چ ئیمتیازێکی بە نرخە کە زیندوو بی. هەناسەدان، بیرکردنەوە، چێژوەرگرتن، خۆشەویستن. بە هیچ نەکردن دەتوانیت نادادپەروەری بەدەست بهێن. زیاتر کات بە فیڕۆمەدا لە مشت و مڕکردنی ئەوەی کە پیاوی باش دەبێت چۆن بێت. هیتر خۆت یەک بە. ئەو سامانەی کە بۆت دەمێنێتەوە تەنها ئەو سامانەیە کە بە کەسی تر بەخشیوتە. ئایا من بۆ ئەمە دروستکراوم بۆ ئەوەی لەژێر بەتانیەکان پاڵ بدەمەوە و خۆم گەرم بکەمەوە؟ من ناتوانم لە مردن خۆم ڕزگارکەم، بەڵام دەتوانم خۆم لە ترسی مردن ڕزگارکەم. ئەو شتانی کە ئێمە زۆر بە سۆزەوە دەمانەوێت چەندە بێبایەخن. لەسەر ئەو جۆرە کەسە جێگیر بە کە دەتوێت ببیت و پابەند بە پێوە، جا بە تەنیا بێت یان لە کۆمپانیادا. بیر لەوە بکەرەوە کە دەستپاچی خۆت بە چ نرخێک دەفرۆشی، بەڵام تکایە لە پێناو خودا هەرزان مەیفرۆشە.